بەرنامەی خوانی ڕەمەزان بە ئەسپۆنسەری بەرهەمەکانی سەعید. شێخ حسێن ئەزموونی 44 ساڵی هەیە، وەکو خۆی ئەڵێ مناڵ بووم لەگەڵ باوکمە کاری چێژ لێ نانمانەکرد. ئێستا خاوەنی چێشخانەی خۆیەتی. ئەمڕۆ بریانیەکی زۆر خۆشی دروست کردووە. هەمووان باسی ئەکەن. شێفجان پێمان بڵێ چۆن ئاخۆش دروستیەکەی؟ ئەگەر برنجی سەعید بێ خۆشترە. سڵاو بەڕێزان، خۆشحاڵم ئەم ئێوارەش هاتمەوە بۆ بەرنامەیەکی تری خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید. خوانی ئەم ئێوارەیەشمان پێک هاتووە لە یاپراخی گەڵامێ و کە خواردنێکی باوە خەڵک حەزی لێتی. هیوادارم بەدڵی هەموو لایەک بێت. دیارە یاپراخی گەڵامێ و خواردنێکی کوردەواریە و خەڵک حەزی لێتی بە تایبەت لە وەرزی بەهاردا. ئێمەش ئەم ئێوارەیە بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید یاپراخی گەڵامێوتان بۆ ئامادەکەین. بۆ ئامادەکردنی یاپراخەکەمان پێویستمان بە برنجە بیخوسێنین. نیو سەعات پێش دروستکردنی یاپراخەکە برنجەکە خوسێنین، شوی تەڕە پیازی وشک لەگەڵ بەهاراتی ناو یاپراخ و ماستی کوردی ئەگەر ترش بێ باشترە، لەگەڵ سیرەکەشمان هەر بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعیدە. ئیشەڵڵا خوانێکی ڕازاوتان بۆ ئامادەکەین، هیوادارم بەدڵتان بێت. ئێساش برنجەکەمان کە برنجی سەعیدە بەکارهێنین بۆ یاپراخەکەمان. برنجی سەعید خوساننی ناوێ، یەکێکە لە برنجە جوانەکان، بۆیە یەکسەر دەستەکەین بە ئامادەکردنی. وەکۆی بینن شویت و تەڕە پیازەکەمان بۆ ورد کردووە، لەگەڵ بەهاراتی دانیایە تایبەتە بە دۆڵمە و ماستی کوردیمان هەیە. سووریانەکەین و ئەیانکەینە ناو برنجەکەوە. ئەو ماستە لەگەڵ سیرە زۆر خۆشە بۆ ناو یاپراخ، بە تایبەتی یاپراخی گەڵامێ و سیرەکەشمان هی بەرهەمەکانی سەعیدە. هیوادارم بەدڵی هەموو لایەک بێت. ئێستاش کەرەستەکانی بۆ سوورەکەینەوە بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید و زەیتی سەعید بۆ ناو برنجەکەمان ئامادەیەکەین. کەرەستەکانمان بۆ سوور کردوێتەوە، ئەیکینە ناو برنجەکەمانەوە. وەکو ئاماژەمان پێکرد ماستی کوردی لەگەڵ سیرەتیایە بێ خۆشترە لەگەڵ بەهاراتەکانی دانیا. ئێستاش یاپراخەکەمان ئامادەیە، هەتا یاپراخەکەمان ئەکوڵێت. پاقلش ئەکڵێنین بۆی بەجیا لەگەڵ دووگە لەسەر یاپراخەکەمانە.
تاقلەی بەرهەمەکانی سعید هەمیشە پێویستی بە حوسانن هەیە ئەگەر کرێت شەوێک بیحوسێنی هەتا بەیانی و دواتر بیکوڵێنی لەگەڵ دووگەکە ئەیکوڵێنین و سووریەکەینەوە تۆزێک اینجا ئەیکین بەسەر یاپراخەکەمانە. خوانیم ئێوارێشمان بە کۆتا هات بە ئومێدی ئەوەی بەدڵی هەموو لایەک بێت یاپراخی گەڵامێومان ئامادەکردبوو بە سپۆنسەری بەرهەمەکانی سعید پاقلەمان کوڵان لەگەڵ دووگە دواتر دووگەکەمان سوور کردەوانێ و پاقلەکەشمان تۆزێک سوور کردە بۆی تامی هەبێ و کردمان بەسەر یاپراخەکەمانە ئامادەیە بۆ خواردن هیوادارم بەدڵی هەموو لایەک بێت تا بەرنامەیەکی تر و خوانی بەربانگێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ. بەرنامەی خوانی ڕەمەزان بە ئەسپۆنسەری بەرهەمەکانی سعید. شێخ حسێن ئەزموونی 44 ساڵی هەیە وەکو خۆی ئەڵێ مناڵ بووم لەگەڵ باوکمە کاری چێژ لێنانمانەکرد. ئێستا خاوەنی چێشخانەی خۆیەتی. ئەمڕۆ بریانیەکی زۆر خۆشی دروست کردووە. هەمووان باسی یەکەن. شێفجان پێمان بڵێ چۆن ئاخۆش دروستیەکەی؟ ئەگەر برنجی سعید بێ خۆشترە.